سیمینارا بۆ هاتە دەرخستنی ژلایە یەکیتیان ئیسکاری کوردستان سووریا بناوێ ڕەوشنبیر و سیاسەتمەداری کورد هەفکۆکن یان نەفکۆکن ئارمانجێکەمەژی هەبوو بۆ ئەم کاری دیار بکەن ڕۆلا ڕەوشنبیری کورد دەبێت قۆناغا هەستیاردا چییە و سیاسەتمەداری ڕۆلاوی چییە و چ سینۆرت ناووادا نەژبەر هەنێک ناکۆکی ناووادا پەیدە بن و هەرێکی دخوازێ ئێدی تنە بکێ بەخواست ئەمشرۆڤە بکەن نۆ سینۆرێ وای چینە خالێژی دەد ناووادا چینە و کودێژی دەگەنە هەب ئەو ڕەوشنبیرێک بۆ ئەم مەبەحث کرد ڕەوشنبیرێکی رەخندانە ڕەوشنبیرێکی ڕاستیە بێژی بێپرس ڕەوشنبیرێکی بێئالی بێ ڕەوشنبیرێکی الآلية ملتي كرد وكشا ملتي كرد بي راستيجي إيرو حوجتك مظن هيا لجام جواكا كردي جي ويرو شنبيرة وجي دورا رولاوي نارا جبر رو شنبير إيرو كاري رولك لا بليزي وك بخمبركي وك زانكي بي ملتي جي في ريا خراب وجوا أسطنجيا دربخ